شەوتان باش کاریگەری بەرزبوونەوەی پلەی گەرمە لەسەر ژینگە و لەسەر پرۆسەی سیاسی هەروەها کۆمەڵگەی مرۆڤایەتی لەناو ئەم چوارچێوەیەدا بەرەو کوێ دەگات. ئەمە بابەتی گفتوگۆی ئەم شەومانە. گفتوگۆی ئەم شەومان دوا بە دوای ئەو راپۆرتە گرنگەدێک کە 2 ڕۆژ بەر لە ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی لە UN بە تایبەتی IPCC کە بە پانەڵی نێونەتەوەیی بۆ گۆڕانکاری کەش و هەوا و ژینگە هەیە ئەم راپۆرتەی پێشکەش کردووە. راپۆرتێکە وەکو زەنگێکی وشارکردنەوە بۆ هەموو دەسەڵاتدارانی دنیا بە تایبەتی وڵاتە زلهێزەکان کە دەبێت ئێستا کار بکەن بۆ ئەوەی ژینگەی مرۆڤایەتی بپارێزن بۆی مرۆڤایەتی بتوانێت بەردەوام بێ لەناو ئەم ژینگەیەدا. سەرۆکی UN لەسەر ئەم راپۆرتەدا دەڵێ ئەمە زەنگێکی وشارکردنەوەیە بۆ ئەوەی وڵاتەکان ئێستا نەک بەیانی نەک دوای چەند کاتژمێرێکتر بەڵام لەم دەقەیەوە لەم خولەکەوە دەست پێ بکەن بۆی ژینگە بپارێزن. ئەگەر ژینگە نەپارێزن مرۆڤایەتی ناتوانێت بەردەوام بێت لەم ژینگەیەدا. ژینگەی مرۆڤایەتی ئەگەر سیر بکەن لەو داتانەی کە لە بەردەستمانە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا و لە ماوەی 120 ساڵی ڕابردوودا بە تایبەتی ئەبینین بە شێوازێک هاتووە. لە ساڵی 1850 لەو کاتێک کە ڕیکۆردی بەرزبوونەوەی پلەی گەرما کراوە تاوەکو 1950 لە 1850 تا 1950 لەم 100 ساڵەیەدا ئەگەر سیرکەن بەرزبوونەوەی پلەی گەرما بە شێوەیەکی یەکسان بووە. بەڵام لە ساڵی 1950ەوە دەبینی ڕێژەکە بەو شێوازە بەرز بۆتەوە و لە 2000 تا 2020 ئاوا بەو شێوازە بەرز بۆتەوە. جا ئەمە چی دروست کردووە؟ ئەمەوەی دروست کردووە کە ساڵانە دەبینین کارەساتی سروشتی وەکو لافاوەکان لە ئەوروپا و لە چەند شوێنێکی دیکە وەکو گرگرتنی دارستانەکان کە ئێستا لە تورکیا و لە یۆناان و لە کالیفۆرنیا لە ئەمریکا و لە هەندێک شوێنی تری دنیادا هەیە یاخود بشکە ساڵی وەکەوەی لە بەشێک لە جنوبی سوودان و هەندێک وڵاتی ئەفریقا و بە هەرێمی کوردستانیشەوە هەیە. هەروەها ئەم توانەوەی بەستەڵەکی باکوور کە وای کردووە ڕێژەی ئاو لە دەریاکاندا بەرز بێتەوە و کەنارەکان تا دێ ڕۆ دەچن بەناو ئاودا ئەمە ڕۆژانە زیاد دەکاوە و ئەم دیاردانە بەردەوام دەبینین. جا لەم راپۆرتەدا داوا کراوە کە ئەو لێک تێگەیشتنە کە پێشووتر هەبووە بە لێک تێگەیشتنی پاریز ناسراوە بە ئیتفاقی پاریز ناسراوە کە چۆن وڵاتانی جیهان بتوانن ڕێژەی بەرزبوونەوەی پلەی گەرما لە نێوان 1 بۆ 2دا ڕابگرن بە تایبەت ئەگەر بتوان لە ماوەی لە نێوان 1.5 بۆ 2 ڕای بگرن لە پلەی سێلسی ئەمە دەتوانێت مرۆڤایەتی بەردەوام بێت دەتوانێت بارتەقای ئەو کارەساتانە بگرێ. بەڵام وەکو نمونەیەک بابیهێنین ئەگەر تەنها ڕێژەی بەرزبوونەوەی پلەی گەرما 1 سێلسی بێتن جیهان بەم شێوازە دەبێ. بەڵام ئەگەر ببێ بە 2 بە 3 و بە 4 ئیتر بە شێوازێکی زۆر ترسناک پلەی گەرما بەرز دەبێتەوە و کارەساتە سروشتەکان زیاتر بەردەوام دەبن. ئەم بابەتە گرنگەیە کە دیبەتی ئەم شەومانە لەگەڵ بەڕێز عەبدوڕەحمان سەدیق سەرۆکی دەستەی ژینگە و پاراستن و چاکردنەوەی هەرێمی کوردستان بەخێر بێن مامۆستا گیان. ئەم راپۆرتەیە کە دڵنیام ئێوە ئاگادارین هەم وەکو کەسێک بوو کە یەکەم وەزیری ژینگە بووی لە عێراقدا و ئێستا کە سەرۆکی دەستەیەکی زۆر گرنگی کە پەیوەستە بەم بابەتە. ئەم راپۆرتە زەنگێکی وشارکردنەوەیە وەکو UN باسی دەکات 234 توێژەری زانستی و پەیوەست بە بابەتەکە لە 66 وڵاتی دنیادا و 14,000 دۆکیمنت و داتایان تحلیل کردو اینجا گەیشتن راپۆرتێکی نزیکەی 700 لاپەڕەی بنووسن کە دەڵێن دەبێ وڵاتان ئێستا دەست پێ بکەن بۆی بتوان مرۆڤایەتی بپارێزین. تا چەند ئەم راپۆرتە جێگای نیگەرانیە؟ بەڵێ سەرەتا ئەتوانین بڵێن ئەم راپۆرتە ڕەنگە دوا راپۆرت بێ وەکو پێرێ بینیمە. بەڵام خۆ پێشی ئەمیش لە 1992 لە سەردەمی ڕێککەوتنەکەی ڕیۆدیۆ جانیرۆ لەو کاتەوە تا ئێستا ئەتوانی بڵێ چەندین راپۆرتی تر بەم شێوازە هاتووە. چەندین سکرتێری نەتەوە یەکگرتوەکانیش گۆڕانکاری بەسەر هاتووە. چەندین سەرۆکی یونیپ ینی بەرنامێنێتەوە یەکگرتوەکان بۆ ژینگەش گۆڕاون و هاتوون هەمان قسەیان کردووە. بەڵام گرفتەکە لەکوێیە؟ گرفتەکە ئەتوانی بڵێ 2 هۆکاری زۆر سەرەکی هەن لەم بوارەدا کە ئێمەی گەیاند بە ئەمڕۆ. ئێمەی گەیاند بە ئەمڕۆ. یەکەمیان هۆکاری سیاسیە. ئەڵێ چۆن هۆکاری سیاسی؟ هۆکاری سیاسی ئەوەیە
ئەبێ سیاسەتمەدارانی دنیا چونکە ئەم راپۆرتەی پێرش هەر قسەکە ڕووی لەوانە سیاسەتمەدارانی دنیا ئەوانەی ئەگەن بە دەسەڵات ئەوانەی وڵاتان بەڕێوە ئەبن گەشت بێتنە ئەو قەناعەتەی کە ناکرێ ئێمە پێشکەوتنمان ئابووریمان لەسەر حیساوی ژینگەمان بێ من بەرنمەیەک لە حەوت بەرنمەکانی تۆم بینیوە لێرە لەگەڵ میوانێکی ترا وتت کە ئەمریکا خاوەنی یەکەم ئابووریە لە جیهان مادەم خاوەنی یەکەم ئابووریە لە جیهان یەکەم پیسکاری ژینگەش لە دنیادا هەر ئەمریکا بۆ چونکە لە ئەنجامی چی یەکەم ئابووری چۆنە لە ئەنجامی ئەو هەموو کارگە و ئەو هەموو کۆمپانیا و ئەو هەموو چالاکی و ئەو هەموو بەرهەمەی ئەیهێنیت و ئەیفرۆشیتەوە ئیتر بە سەربازی و بە مەدەنی ئەمە دروستە کە جە قسەیەک هەیە ئێمە لە پێناوی جێبەجێکردنی ئەو راپۆرتە پێویستیمان بە سیاسەتێکی ژینگەی هەیە ئەڵێن ئەمەی کە پێڵێن سیاسەتی ژینگەیی بەڵام خۆ سیاسەتی ژینگەیی چاک هەمیشە دەڵێن پێویستی بە ژینگەی سیاسی چاکەیە سیاسەتی ژینگەیی پێویستی بە ژینگەی سیاسی چاکەیە لێرە قسەیەکێ دەڵێن ئەمریکا چۆن دەژی قسەیەکێ لە ناو ئەمریکەکان خۆیانوا دەڵێن ئەمریکا لەسەر کەناری ڕووبارە یعنی چی لەسەر کەناری ڕووبارە 4 ساڵی هێمن دەژێ 4 ساڵیش لە مەترسی لافاودایە ئەم نمونەیان بۆ چیە ناوەتەوە یعنی ئەو 4 ساڵی کە دیموکراتەکان دێنە سەردەسەڵات ئێمە on the safe side ئێمە لە حاڵەتێکین کەوا پارێزراوە بایدن چۆن هاتووە ناو معاهدەی پاریس کە چۆن ترامپ پێشە لێ دەرچوو کەواتە ئەم قسەی پێشەکی وتم ڕاستە کەواتە وەختێ دیموکراتەکان دێنەوە تەنانەت لە کوپی پلاستیکی نێو کۆشکی سپیش فرێدەن لەم پلاستیکانەمان ناوێت دێنەوە سەر ئەو شتانەی کە بۆ چەندین جار بەکارهێنرێ بەڵامەڵێ ئەوەندە نابا 4 ساڵی تر کۆمارەکان دێنەوە وەکو ترامپ هەر بڕوای بە گلۆبال وەرمینگ نییە نەبوو بڕوای بە کلایمت چینج هەر نەبوو لە کۆنسەرواتیڤەکانی ئەوروپاش هەر بە هەمان شێوە کەواتە ئەمە چی پاڵۆ ئەمە هۆکارە سیاسەکەیە لە پشتی ئەمە چی دێ هۆکاری ئابووری تۆ کە ململانە سیاسیەکە ئەبینی لە نێوان چین و ئەمریکا بە پلەی یەکەم کە ئەم دوانە ئێستا دوو زلهێزی گەورەی جیهانن لە پێناوی ئەوەی باڵادەستی سیاسی خۆیان بنوێنن پێویستیان بە ئابووریەکی بەهێزە کەواتە یان ساڵانە چین یەکەمە لە پیسکردنی ژینگە ئەمریکا دووەمە یان ئەمریکا یەکەمە و چین دووەمە چینیەکان ئێستا باز لەوە دەکەن دەڵێن لە ماوەی ئەم 80 ساڵی ڕابردوودا ئەوروپایەکان و ئەمریکایەکان ژینگەیان پێس کردووە بەڵام ئێستا کە چین دێ بێتە ناو مەیدانەکە ڕێگا لە چینیەکان دەگرێت بۆ ئێوان دژیە ئەمەش لێرە ئەمە ئارگومنتی ئەوان بەڵێ ڕاستە کەواتە لێرە ئەتوانین بڵێن ئێمە کەوتوینێتە چۆن کەوتوینێتە ژێر ڕەحمەتی ئەو سیاسەتمەدارانەی کە بڕوایان بەم مەسەلێنی هەتا لە بەریتانیاش ئەتوانی راپۆرتی کراو هەیە یعنی راپۆرتێک دەیکڕی ینی چمانە هەیە دەڵێن دەتەوێت بۆت بسەلمێنم کلایمت چینج و گۆڕانکاری کەش و هەوا هۆکارەکەی مرۆڤە دەڵێ بەڵێ بۆتە نووسێ و راپۆرتێکی جوانی زانستیت بۆ ئاماداکە ئەیکڕی لەبەرەوەی لە بەرژەوەندی تا وابێ یەکێکی تر دەستگایەکی تر دامەزراوەیەکی دیکە ئەتوانێت راپۆرتێکت بۆ ئامادە بکڵە نەخێر سروشت ئەمەی کردو هیچ دەستی مرۆڤیتیانی بەڵام سەرکە بۆ نمە ڕۆژنامەکان ڕۆژنامەی دەیلی میل یاخود تێلەگراف ئەمانە بە تەواوەتی بە ئاشکرا دژی ئەو کۆنسپتن کە گلۆبال وارمین هەیە کە ژینگە گەرمی دەڕ قسەکە ڕاستە کەواتە لێرە ئەمە بزانە کەواتە پرسیارەکە لێرەیە بۆیە ئەم جارێت تۆزیە توندە ئەم چۆنەڵێ قسەی گۆتێرێش سکرتێری گشتینەتەوە یەگرتوەکان لەوەیە توندەکە ئەڵێ ئیدی ڕووی لە سیاست مەدارەکانە بەو ماناییکە ئیدی دەبێت سیاست مەدارێک ئەم دنیاە بەڕێوەبەرەیە کە بڕوای بە ژینگە هەبێ تۆ بڕوانە بینی 15 ساڵ لە فەرمانڕەوایی مێرکل ئەنگێلا مێرکل ئەبینی چونکە خۆی سەرەتا وەزیری ژینگە بووە لە ئەڵمانیا وەختێک کە 16 ساڵیش ئەبێتە ڕاوێژکاری ئەڵمانیا تەنانەت چۆن دەڵێ دامەزراوە ناوکیەکانیشی داخستەوە بۆ ئەوەی خۆی هەر راپۆرتەکە 26 لاپەڕی سەرەتا بەرچاوڕوونیەکە بۆ سیاست مەداران و بۆ بڕیار بەدەستانی دنیا و ئەم راپۆرتە دیسانەوە گرنگجێشتری هەیە چکە کەمتر لە سێمانجی داهاتوو کۆنفرانسی COP 26 لە گلاسگۆ لە بەریتانیا دەبەستێت ئەمە بۆی ئەم راپۆرت ڕاستە لە یەکی 11 هەتاوەکو 12 ئەو 12 ڕۆژدا سەرانی دنیا هەمووی لەوێ کۆبێتەوە بۆیە من چونکە لەم سیاسەتیش یعنی خواب بکە ئەمەش هەر هەڵمەتێکی بانگەشە نەبێتە ئەو دوو تاگەینە مانجی 11 بەڵکو شتێکی بەردەوام بێ بەڵام لەبەرەوەی لە 2015 تاوەکو ئێستا ئەم 5 ساڵە لە دوای پاریسەوە تقریبا ئەمە COP 26 ئەمیان لەو ماوەی 12 ڕۆژە بەردەوامی ئەبێ وەختێکە بەردەوامی ئەبێ عێراقیش بە وەفدێک بەشدارە بە هەرێمی کوردستانیشەوە
جا ئەو خاڵم مەبەستەکە لەوێدا دەبێ بڕیار بدرێ ئەم جارە ئەو بڕیارە کافی نییە ئەو بڕیارە بەو مانایە دێ کە تا چەند ئەو دەوڵەتانە پابندە من پێی مەگەر لە جاری پێشوو لە پاریس نەگوترا بێ 100 ملیار بۆ دەوڵەتانی هەژار دابین بکەن وەکو لە پێشی بەرنامەکە بۆم باس کردی ئێمەی هەرێمی کوردستان بە عێراقیشەوە لە چوارچێوەی یەک عێراقا ئێمە چین ئێمە پێنجەمین دەوڵەتین لە ئاستی جیهاندا کە زەرمەندین لەم گۆڕانکاریان کەواتە گۆڕانکاری کەشوهەوا هۆکاریشی زەرمەندیەکە ڕوون بکەینەوە هۆکارەکەی ڕوون بکەین بڵێ ئێمە قوربانیەکانین چەند دەوڵەتێکن قوربانین چەند دەوڵەتێکن هۆکارن ئەمانەی کە هۆکارن بوونەتە مایی زیادکردنی ئەو گازانەی کەەوە ئەبنە مایی بەرزکردنەوەی پلەی گەرمە خاوەن سەرمایەکی زۆرن بەڕاستی لە ئەنجامدا ئێمە سێری عێراقە ئێمە چیمان لێ دروست بوو ئێستا وشکە ساڵیمان بۆ هاتە ئارە ڕێژێ بارانبارینمان کەم بووە ڕەشەبای تۆز و خۆڵ و پڕ لە گەردی تۆز و خۆڵمان جارێکی تر بۆ هاتەوە پلەی گەرمامان جارێکی تر بەرز بووە چی ئەزانێ پێشی 30 ساڵ خەڵک لە هاوی ناچۆ سەربانە خۆت و زیاتر لە 1990 داهاتی ئێمەش لەسەر نەوتەکە جیهان دەوێت بەکارهێنانی نەوت کەم بکەن ڕاستە کەواتە لێرە چۆن ئەتوانین ئەوێ ئەڵێن نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 1972 لە 5/6 بەرنامەی نەتەوە یەکگرتوەکانی بۆ ژینگەدانە نەتەوە یەکگرتوەکان قسەیەکی داهێنا ئەڵێ بەشەریەت مرۆڤایەتی پێویستی بە 50 ساڵ بوو لە پێناوی زیادکردنی پیتی واو بە ئینگلیزی ئەڵێن ئەند عەرەبی ئەڵێ مەع کورد ئەڵێ پیتی واو یعنی چی یعنی ئەڵێمە بەردەوام ئیشمان کرد لەسەر چی بەردەوام ئیشمان کرد لەسەر پێشکەوتنی ئابووری تەماحەکانی مرۆڤ گەشتۆتە ڕادەیەک کە سنووری نییە نەک تمۆحەکانی تەماحەکانی لە ئەنجامدا ئەگاتە ئاستێک کە بەڕاستی ژینگە پیسە بێ چۆن ئەبێ ئێمە بچینە ئاستێکە ئابووریش پێشخەین و ژینگەش بپارێزین ئەو پیتی واوەیەکە بەڵێ بۆ پێشکەوتنی ئابووری و پاراستنی ژینگە لە راپۆرتەکەدا دەڵێ 1990 ئەو کارە ساتانی ڕوودەدا ئەو بەرزبوونەوەی پلەی گەرما هۆکارەکەی مرۆڤە هۆکارەکەی هەڵسوکەوتی مرۆڤ و ئەو شتانەیە کە مرۆڤ بەکاری دێت جا چۆن مرۆڤ دەتوانێت خۆی لەگەڵ ئەم شتانە ڕابێنێ کە بەکاریان نێنێ بۆ نمونە سەفەرێکی زۆر بە تەیارە و بەکارهێنانی سیارەکە بە گازە و ئیتر زۆر شتی تر بەڵێ لێرە دەوەسێ لەسەر پێناسەکردنی مرۆڤ ئێمە راپۆرتەکەی پێرێش هاتە سەر ئەو قسەیە بەشی سیاسەکەی لێ دەرکە ئەو بەشەی تریان کە تا ئێستا شتێک هەیە دوالیزمەیەکەیە هەندێک ئەڵەن سروشت ئەمەی دروست کردووە هەندێک ئەڵەن نەخێر دەستی مرۆڤە لەم نێوانەدا راپۆرتە مەترسیدارەکەی پێرێ بە هێڵی گەورە 1990 مرۆڤ کەواتان بۆ ئێمە باشە ئەمە بۆ ئێمە باشە و پێشی ئەو راپۆرتەش خوای گەورە لە قورئانە فەرموویەتی ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس يعني خدا لقرآن پیش 1400 ساڵیش فەرموویەتی کە دەستی مرۆڤەکانە خوا کاری نابەجێ ناکە خوا کاری خراپ ناکە سروشت کاری نابەجێ ناکە لە ئەنجامدا مادام مرۆڤ اینجا جۆری مرۆڤەکان بە پێی شوێن و پێگەکان بە پرسیارەت نەکەوتە سەر مرۆڤێک کە خاوەن دەسەڵاتە و پێوترە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و G7 وانە وڵاتانی 20 ئەمانە بەڕاستی بە پلەی یەکەم ئەو مرۆڤانن کە ئەرکیان زۆر قورسترە ئەوانەی وەکو ئێمە لە پۆستی حکومیدان و ئەمە دەزانن ئەرکمان قورسترە تا ئەگەینە هاوڵاتی چی لەسەر پێویستە گۆڕینی ڕەفتار یعنی تۆ سێریکە یعنی لە گۆڕینی ڕەفتارە باس دەچێکرێ بازدەوە ئەکرێ بڕی ئەو ئاوەی کە ڕۆژانە سەرفی دەکەی پێویستە ئەو ڕەفتارە بگۆڕی ئێمە تا وشکە ساڵی نەهات ئەمڕۆ لە هەولێر بڕیار درائیدی شوشتنگەی ئۆتۆمبیلەکان نابێ ئاوی خاوێن بەکاربێنن کەواتە هەندێک جار ئەم گرفتانش سوودێکی هەیە بۆی پێداچوونەوە بە خۆداچوونەوە بۆ ئەوانەی کە تاوەکو ئێستا باوەڕ بۆ ناکەن کە مرۆڤ سەرچاوی ئەم کارە ساتانەیە کە پلەی گەرما بەرز بۆتەوە لە جیهاندا ئەو کارەساتە سروشتیانی وەکۆ ئاگرکەوتنەوەی لە میلاس لە تورکیا و لە یۆناان و لە کالیفۆرنیا و ئەم هەموو لافاوی کە ساڵانە ڕوودەدا هەر لە راپۆرتەکەشا هەیە دەڵێ لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا ڕیکۆردی گەرماشکاوە لە جیهاندا کە لە 1950ەوە تۆمار دەکرێت تاوەکو ئێستا ئەمانە دلیلی وهانین کە مرۆڤ قەناعەتی بەوە بێ کە تەواو هەڵسکۆتی مرۆڤ وای کردووە یعنی بڕوانە جاری وایە ئەڵێن ئێمە شوێنێکمان بینی دارستانێکمان بینی یا لە کوردستان ئەڵێن پاوانێکمان بینی هیچ مرۆڤێک کامیرە ئەمەد بۆ بڵم یعنی چۆن دەستی مرۆڤیتیایە هەنەجار کە مرۆڤەکە نابینرێ ئەڵێن دەستی مرۆڤیتیانە هەندێک لە پوش و پەلاش و پاوانەکانی ئێمە کە ئەستوتی ئەڵێن ئێمە بە کامیرەش تەماشامان کردو مرۆڤێک لەوێت پەڕ نەبووە وتم هۆکارێکی تری مرۆڤەیە مرۆڤ وەختێک دەبەیەکی ئاوی پلاستیکی خواتەوە ئەی قوپێنێتەوە فڕێدات کە فڕێدا کەوتە ناو ئەو دەغڵودانە
ئەم شێوازی قوپاندنی یەک دەبەی ئاوی پلاستیک بە وشکی کە وشکە بێتەوە ئیدی کە تۆ فڕێدی کە قوپاندت کۆمەڵی گۆشەی بۆ دروستەکەی کە تیشکی ڕۆژ لێدا و بەناوێت تێپەڕێبێت لە گۆشە تیژەکانە پلەی گەرمە بڵند دەکاتەوە لە پڕێکە ئەگرەکاتەوە لەناو پاوانەکەیە بەکارهێنانی ئەو کارەبانە ئەو گلۆپانی کە ئێمە لە ژوورەکان پێی دەکەین و سوود ڕاستە لێشی دانانیشتون ڕاستە جامە بەستم چی بوو لەم خاڵێ ئەڵی کوان مرۆڤ لێ بۆ فڕێدانەکە لە دەستی مرۆڤەکەیە بوو کەواتە دێنەوە سەر مەسەلەی ڕەفتار ئەم ڕەفتار گۆڕینە پێویستی بە بابەتێکە ئێمە ژینگە ڕۆشنبیریمان پێویستە وەکو ئەم بەرنامەیە کە دەڵێ ئێمە مەبەست کوردستانیان هەموو مرۆڤایەتی چونکە قۆناغ بە قۆناغ ئەگۆڕێ یەکەمە بێتە قۆناغی ژینگە ڕۆشنبیری کە ئەم کارە میدیایکە بە هەموو جۆرەکانی میدیاوە ئەم کارە ئەتوانێت بیکە و لە هەرێمی کوردستانیشا ئێمە لەگەڵ کۆمەڵێک خەڵکی بەڕێزە لە مانجیدا 1991 یەکەم ڕێکخراوی ژینگە پارێزمان بە ناوی کۆمەڵی کوردستانێکی سەوز دروست کرد لە 91ەوە بۆ ئێستاکە ئەم 30 ساڵە ئاستی ژینگە ڕۆشنبیری زۆر بەرز بۆتەوە ئێستا کە من وەکو سەرۆکی دەستەی ژینگە داوام لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان کرد لە کۆی ئەو چەند هەزار ڕێکخراوی ئێوە هاتانە چەندی ژینگەیە چونکە لە 91 یەک ڕێکخراوی ژینگەیمانە بوو ئێستا 221 ڕێکخراوی ژینگە پارێزمان هەیە ئێستا بۆردی ڕێکخراوەکانمان هەیە لە هەر پارێزگایەک و لە هەر ئیدارەیەکی سەربەخۆ ئێمە ئێستاکە 40 کەناڵی سەتەلایتمان هەیە ئەم بەرنامانەوە کتۆ لە پێشی بەرنامەکە بەمنت گوت حیفە ئەم هەموو کەناڵە هەیە و ینی باسی ژینگەی تێدا ناکرێت کەواتە ژینگە ڕۆشنبیری چۆتە پێش بەڵام دوای ژینگە ڕۆشنبیری پەروەردەی ژینگەی دێ پەروەردەی ژینگەی ئیش و قوتابخانەی هەتا وەکو زانکۆکان چونکە فەرق هەیە لە نێوان پەروەردە لەگەڵ ژینگە ڕۆشنبیری کۆی هەردووچیان شتێکمان بۆ دروستەکە پێی دەوترێ هۆشیاری ژینگەیی هۆشیاری ژینگەیی کە ئەمە قۆناغێکی بەرزترە بە هەرسێکی پێکەوە ڕفتاری ژینگەیمان بۆ گۆڕێ ڕفتاری ژینگەی وەکو چی وەکو ئەوەی کە بەلوعەیەک و حەنەفیەک و هەر شتێکی تر پۆڕیەک ئەکەنەوە هەتا دەمودانی ئەشوا کەسێک ئەو ئاوە هەر ئەڕۆ گۆڕینی ڕفتار لە ئەوروپا چۆن بەمە ئەبێ پەرداخێک پڕ لە ئاو دەکەودای دێنێ بە یەک پەرداخ دەمودانی دەشوە کەواتە ئەو گۆڕینی ڕفتار بوو اینجا تۆ بێنە بەرچاوی خۆت ئەم حاڵەتانە کە لە شتی بچووکەوە تاوە کوشتی گەورە بەم چوار قۆناغەیە بڕۆین ناومێد نابین لە گۆڕانکاری بەڵێ بەڵام هەندێک شل لە سەر ئاستی دنیادا ڕوویداوە ئێمە ناتوانین بیگەڕێنی نەدواوە بۆ نمونە توانەوەی بەستەڵەکی باکوور بە تایبەتی ئەوەی کە پێدەگوترێت گلاسیەس لە وڵاتی گرینلاند و هەروە لە ئەنتارکتیکا ئەمە جارێشتر دروست نابێتەوە چکەمە بە ملیۆنان ساڵە ئەمە دروست بووە کە شکاوە کەوتۆتە ناو بەحر و ڕێژەی ئاوی لە بەحردا زیاد کردووە ئەمە دروست نابێتەوە ئەو کەنارانەی لە وڵاتاندا کە ڕۆچون دروست نابێتەوە لە کاربیەن هەندێک وڵات هەیە تەواو کەوتونە هەندێک دوورگە هەیە تەواو کەوتونەتە ژێر ئاوە ئێمە ناتوانین ئەمانە شتێکی دەڵێن ئەتوانین ڕایگری ئەتوانین ڕایگرین قسەکە ڕاستە وەکو چۆن ئەڵێن ریدیوس و ریوز و ریسایکل ڕیکەڤەریش هەیە یعنی بەمانای جارێکی تر هەتا لە 1972ەوە کە بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ ژینگە هەیە لە 74 دروشمێکی 75 76 ئەوانە ئەو دروشمانم هەموو لەلایە دروشمی ئەم ساڵ 5/6/2021 دروشمی ئەم ساڵ جێڕانەوەی سیستەمی ژینگەیە جێڕانەوەی ینی هەوڵێک ئەبێ بین بۆ ئەو جێڕانەوەی جالم پێناوەدا لە 1/11 تاوەکو 12/11 هەموو دەوڵەتان کۆ دەبنەوە بە عێراقیشەوە ئەو خاڵم مەبەستە باسی بکەم ئێمە وەکو هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەم عێراقەدا لە بە یەک پاکێش حسابین لە مەسەلە ژینگەیەکانە چونکە مادەی 114 لە دەستوری عێراقی سێەم خاڵ پێمان دەڵێ نەخشەکێشان و ڕسمکردنی سیاسەتێکی ژینگەیی لەو دەسەڵاتانەیە کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا پێی دەوترێ دەسەڵاتی هاوبەش باشە لە ئەنجامدا ئێمە ئەوان کۆبووینەوە یەکەم مانجی 2020 عێراق چۆن نێو ڕێکەوتنامەی پاریس سەرۆکی کۆماری عێراق لە مانگی 2021 واژووی لەسەر کرد ئێمە لەگەڵ عێراقا دەستەی ژینگەی هەرێم و وەزارەتی ژینگەی عێراق لە 1 و 2 حوزەیران ئەم ساڵ وەرکشۆپێکمان ئەنجامدا ئەوەی کە ئێمە کردمان ئەوە فەرمیە بۆ هەرێمی کوردستانیش ئێمە وتومانە لە وەرەقەی ئێمە پەیپەری ئێمە بۆ گلاسکۆ کورتەکەی ئەمەیە ئێمە ئامادەین وەکو هەرێمی کوردستان و عێراق ئەو گازانەی دەبنە بەرزکردنەوەی پلەی گەرمە ئێمە ئەتوانین ئەو ڕێژەیە بۆ ماوەی 10 ساڵی نێوان 2021 تا 2030 بە ڕێژەی 1.1 تا 2 کەمکەینەوە بە جوهدی وەتەنی یعنی بە هەوڵێکی نیشتیمانی خۆمان بەبێ یارمەتی بەڵێن دەدەین بەڵێنیشمان داوە لە 115 کەمیکەینەوە ئەگەر ئێوە یارمەتی نێودەوڵەتیمان بن داوای چیمان کردووە داواکەمان یەکەم ئەمن و ئاسایش و استقراری چۆنەڵێ سەقامگیری سیاسی لە عێراقا هەبێ داوای 100 ملیار دۆلار ئێمە چونکە پێنجەمین زیان لێکەوتون لە ئەستی عالەما وەکو عێراق و هەرێمی کوردستان
100 میلیارد دلار بۆ عێراق و کوردستان پێویستە نەماوەی چەند ساڵ بۆ 10 ساڵ لە 2021 و ساڵی تا 2030 بەڵێنیشمان داوە ئەتوانین لە ماوەی ئەو 10 ساڵەدا ئێمە و عێراق چی بکەین نزیکەی 12,000 گێگاوات 12,000 گێگاوات بگۆڕین بچین بۆ شۆ بۆ سەرچاوی وزەی خاوێن یعنی کارەبامان بچێتە سەر وزەی خاوێن ئامانجی ئەو ئیتفاقی پاریزەوەیە کە هەتا ساڵی 2040 بەرزبوونەوەی پلەی گەرما لە 2 پلەی سێلسی زیاتر نەکات بەڵام ئەم راپۆرتەی دوێنێ پێرێ باس لەوە دەکات کە 10 ساڵ یعنی واتە ساڵی 2030 ئێمە ئەم بەرزبوونەوە زیاتر لە 2 پلە بەرز دەبێتەوە کە ئەمە کارە ساتی پێدادێ بۆیە دەڵێ وڵاتان دەبێت ئێستا دەست بەجێ کار بکەن پێت وایە ئەم تارگێتە ساڵی 2040 ئێمە بتوانن بیپارێزین پرسیارەکە لێرەیە ئەگەر نەمانتوانی چی هەر هەمان راپۆرت وانە پرسیاری ئەومان لێکە ئەڵێ ئەگەر ئێمە بەڵێسی ڕوو دەدا بڵێ ئەگەر ئێمە ئەمە نەکەین چه دەیکە ئەگەر ئێمە کۆتای راپۆرتە ئەگەر ئێمە ئەمە نەکەین چه دەیکە هەرە بێ ئێمە بیکەین کەواتە لەم راپۆرتانەیە قسەیەکێ دەڵێ زانست خوازان و عولەما و ئەهلی علم قسەی خۆیانیان کرد چێماوە قسەی خۆی بکە سیاسەکان لە ئەنجامی ئەم شەڕێکە لە نێوانیانە ململانی ئابووری و ئەم بابەتانی کە لە نێوانیاندا هەیە زۆر گرنگە کە ئەگەر ئەمە نەکەن چی ڕوودەدا ئەگەر ئەمە نەکەن ئێمە لەو کەشتین بەشە کە کاتێک دنیا دوو پۆڵ بوو کاتێک کە دنیا لە نێوان دوو پۆڵی ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا بوو ئەو ململانیە توندەی کە لە نێوانیاندا بوو ژینگەیان بە کۆڵێ فەرامۆش کرد ئەبینیت ئەو کاتە میخائیل گۆرباچۆف کەوازی لە سەرۆکایەتی یەکێتی سۆڤێتی جاران هێنا و دوای هەڵوەشانەوەکەی یعنی ڕووی لە چ کارێک کردووە ئێستا ژەژیانە ڕووی لە دامەزراندنی دامەزراوەی خاچی سەوز وتی خاچی سوورمان هەیە بۆ تەندروستی خاچی سەوز یعنی بۆ ژینگە لە کۆتایی کتێبی پرۆسترویکادا دەڵێ ئێمە جارێکی دی نوحمان بۆ نایەتەوە سەفینەیەکمان بۆ دروست کات و ئێمە ڕزگارکە لەبەر ئەوە هەر هەمومان پێکەوە لە سیباقێک داین لە پێشبڕچەیەک داین ئەم پێشبڕچەیە بۆ کەمکردنەوەی ئاسەوارەکانی گۆڕانکاری کەش و هەوا براوە تایدا یەک دەوڵەت نییە ئەمە جۆرێکە لە وەرزشدا براوە یەکێکە یەکەم یەک کەسە بەڵام لەم مەسەلەی گلۆبال وەرمینگە براوە تایدا دەبێ هەر هەمومان پێکەوە بگەینە خەتی کۆتایی هەر هەمومان پێکەوە دەبێ براوە بین یان هەر هەمومان پێکەوە دۆڕاوی بەڕێز عەبدوڕەحمان سدیق سەرۆکی دەستەی پاراستن و ژینگەی هەرێم لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە خۆشەویستان هیوادارین کوردستان هەمیشە ئاوەدان و هەمیشە سەوز بێت و مرۆڤایەتیش لەسەر ئەم ژینگەیەدا بە پارێزراوی بمێنێتەوە شەوتان شاد